ینی تەنانەت خەڵکێکەیە بەڕاستی پەیوەندیمان پێوەکە ئەڵێمە پارەمان پێ نەماوەتەوە نازانین چی بکەین چۆنی بگەڕێینەوە هەموو کۆمپانیەکان ئیشەکان ڕاوەستاوە بەعام لەبەرەوەی مەتاڕاتی کەرکووک و هەولێر و سلێمانی و بەغدا و تەنانەت نەجەف هەمووی داخراوە ئاسمانی عێراق بەعام داخراوە مەعەدا مەتاری بەسرە نەبێ مەتاری بەسرەیش بەڕۆژ کراوەیە بە شەو داخراوە ویشە چەند گەشتێکە و گەشتانش کە دێتە مەتاری بەسرە ئێمە ناتوانین هیچ تەحەکومێکی پێ بکەین لە حکومەت خۆی ئەتوانێ و ئەو خطوطە مەدەنیانە کە با بڕێن تەحەکومی پێکەن کە هاوڵاتیەکان یعنی ملزەمن هاوڵاتیان لە دەرەوەی وڵات بگەڕێنەوە عێراق ئەتر ئێمە هیچ هینێکمان نیە ئێمە ئەوەی کەوا زۆر ینی کە بە دەرەجەیە کە خەڵکی زەرمەندە هاوڵاتی خۆشەویستی عێراقە لەبەرەوەی خەڵکێکی زۆر سەفەری کردووە لە دەرەوەی وڵاتە با بڵێن هینوا هەیە لە دووبەیە هینوا هەیە لە بەیروتە هینوا هەیە لە مسرە هینوا هەیە لە مالیزیایە ینی تەنانەت خەڵکێکەیە بەڕاستی نازانین چی بکەین چۆنی بگەڕێینەوە ئێمە شەو تەوجیهاتانێکای دێنە و هاوڵاتیانەی ئەو مسافرانەی ئەو گەشتیارانە پیانەڵێن ئەوە ئەتوان بۆتان هەیە بڕۆن سەردانی هێڵی ئاسمانی عێراقی بکەن بۆی کە بتوان لە ڕێگەی ئەوانەوە بگەڕێنەوە